هاوپەیمانی کوردستانی ئێران هەسەکە و ماترسی بلۆکبەندی ڕۆژهەڵات. ئەنوەر بازگەر نووسیوێتی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران هەسەکە ڕۆژی 22/2/2026 لە نێوان 5 حیزب و سازمانی ڕۆژهەڵاتی کوردستان، کۆمەڵی زەحمەتکێشان، حەدەکە، خەبات، پژاک، پاک وەک بلۆکی یەکەم خۆی ڕاگەیاند. بلۆکی دووەم لە بەرامبەردا دوو حیزبی سەرەکی ڕۆژهەڵاتی کوردستان، کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی ئێران، کۆمەڵەی شۆڕژگێڕ بایکۆتیان کرد و دوو ڕاگەیاندنی جیایان بڵاو کردەوە. ئەو نزیکبوونەوەیە باشە، گەلی کورد لەو هەلومەرجەدا خۆشحاڵ دەکات. بەڵام هێزەکانی ڕۆژهەڵات چەندین ئەزموونی سەر نەکەوتووی دووبارەیان هەیە لە بابەتی هاوپەیمانی نێوان کۆمەڵی شۆڕژگێڕ و حیزبی دیموکرات کە دواتر هەڵوەشایەوە. ناوەندی کاری هاوبەشی حیزبەکانی کوردستانی ئێران لە نێوان دوو کۆمەڵە، دوو دیموکرات و خەبات. ئەگەرچی سازمانی خەبات با ڕەخنەی توندەوە زوو چووە دەرەوە هەڵوەشایەوە، دواییان ناوەندی دیالۆگی حەوت حیزب کە بەم شێوەیە هەڵوەشایەوە. ئایا چارەنووسی ئەمە هاوپەیمانیە لەوانی تر باشتر دەبێت؟ حیزبی دیموکرات ئەندازیاری کارەکەیە، بۆیە پەلەی بوو لە دروستکردنی تا ڕیسەکەی لێ نەکەنەوە بەخوری. پێشی ناخۆش نەبوو، ئەو دوو کۆمەڵی تێدا نەبوو. ئێستا هێزی سەرەکی ناو هەسەکە خۆیەتی لە ڕووی مێژوویەوە جیا، پاک، حەدەکە بەردەوام مخالیفی کۆمەڵە پژاک، خەبات بووە. پێشتر هیچ کام لەو سێ هێزە حەدەکایان قبوڵ نەبووە، بەڵام ئێستا کەوایە دەبێت بە دوای فاکتەرەکانی پشت نزیکبوونەوەیان بگەڕین. کۆمەڵی زەحمەتکێشان بەهۆی گرفت لەگەڵ کۆمەڵی شۆڕژگێردا پاڵی داوەتەوە. حەدەکە، پژاک نەیاری سەرسەختی حەدەکە لە ڕێگەی پەیامی پاکەکە و تورکیاوە چووەتە ناو هەسەکە. خەبات پاش دانیشتنانهێنیەکانی نێوان مستەفا هیجری لە 2 حەوتوی ڕابردوو لە پاریس لەگەڵ سازمانی مجاهیدینی خەڵکی ئێران و دانیشتنەکانی پێشووی نێوان نوێنەرانی حەدەکە و مجاهیدین لە پاریس هاتووەتە ناو هەسەکە. بە واتایەکی تر هێزێکی سەرەکی پێشپەردەی ڕێکەوتنەکە کە کارێکی باشە دەکرێت هێزێکی باشوور بێت، چونکە پێگە و هەژمونی زۆری لە ناو ڕۆژهەڵات و هێزەکانی هەیە، بە پێچەوانی هێزی تر کە ئەو کاریگەریەی نەماوە. وەزیری ناوخۆ کە پیاوی باش و دۆستی ڕۆژهەڵاتیەکانە، بە بەیاننامە هەڕەشیان لێ دەکات و بادڵیش پشتیوانیان لێ دەکات. تورکیا نەیشاردوێتەوە، پژاک بە بەشێک لە پاکەکە دەزانێ، بۆیە ماوەیە کە خەریکی دانوستان و یەکتەربینین و خودی پاکەکە ئاگادارە و بێ ڕەزامەندی قەندیل و ئێمراڵی پژاک ناچێتە ناو هەسەکە. لە ماوەی ڕابردوودا وەفدێکی ئێرانی هاتوونەتە هەرێم و داوای بەرتاسەکردنەوەی کار و چالاکی پژاکیان کردووە لە سنوورەکانی باشوور و ڕۆژهەڵات کە دیارە ئاگاداری ئەو پەیوەندیی تورکیا هەن. لەم هاوپەیمانی هەسەکە گارسەیری وێنە گەورەکە بکەیت، جارێکی تر دابەشبوونی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ جنوب و شیمال. بە واتایەکی تر هێزەکانی ناو ئەم هاوپەیمانیە جگە لە کۆمەڵە هێزی شیمالی و ڕۆژهەڵاتن. هێزەکان بایکۆتی ئەم ڕێکەوتنە هەرسێ کۆمەڵەکەی تر، عەلیزادە، مۆتەدی، مازوچی، پایە و هێزی جنوبین. واتە ئەم هاوپەیمانیەتە گارچانسێکی یەگرتنی هێزەکانی هەبێت، ئەوەندەش دەبێتە هۆکاری لێکجیایی دوو بلۆک و دابەشکردنی کوردستان لە ڕووداوەکانی داهاتوودا. دەبێ هەسەکە ئەوە بزانێت هێزی سیاسی زۆرتر هەن لە ڕۆژهەڵات کە مخالیفن. دەکرێت لە پاڵ هەردوو کۆمەڵەکەی تر بلۆکێکی تر بن و بەمەش ڕۆژهەڵات وەک ڕابردوو دەبێتە دوو بلۆکی شیمالی و جنوبی. گرفتی سەرەکی لەم نێوەدا ئەوەیە کۆمەڵە حیزبی کۆمۆنیست و کۆمەڵەی شۆڕژگێڕ کە بایکۆتی کارەکەیان کردووە ئەگەر بیانەوێت ڕێکەوتن ئیمزا بکەن، گرفتی فکری و تەشکیلاتی زۆریان هەیە. ئەوەش تاکە کارتێکە کە حەدەکە هەم خۆشحاڵ دەکات و هەم لی دەترسێ. ئایا هەسەکە ئەجەندایەکە یان هەلومەرجێکی بابەتی دروستی کردووە؟ گەر شەڕی ئەمریکا و ئێران ڕووی نەدا کە پێ دەچێت لەسەر ئەو بنەمایە دروست بوو بێت. ئایا چارەنووسی هەسەکە چی لێ دێت؟ گەر پێچەوانەکەشی بوو، هەسەکە دەتوانێت ڕۆڵی بەرەی کوردستانی عێراق بگێڕێت یان لی هەڵدەوەشێتەوە. کۆتایی دەبێ بڵێم ئەم هاوپەیمانیە هەسەکە کارەکتەرە سەرەکیەکانی پێشەوەی سازمانی مجاهیدینی خەڵکی ئێران، پاکەکە، حەدەکە و چەند هێز و لایەنی ترن. لایەنی کەم بۆ ئەم هەلومەرجەی خەڵکی کوردستان پێی دڵخۆشن. پیرۆزە ئەم هەنگاوە هەسەکە.